نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. پێنج هاوڵان لە فەرمودە پیرۆزەکاندا. قورئان بەم شێوەیەی سەرەوە داستانی ئەو هاوڵانەی بۆ نووسینەوە کە بوونە داڵانێکی پاک و پاکیزە و سونەتیان بۆ ئێمە گواستەوە. ئێستاش با لە هەرێمی نورەفشانی فەرمودە پیرۆزەکاندا تەماشای ئەو فەرمودانە بکەین کە دەربارەی هاوڵان هاتوون. ئەلف لە پاڵ سەحیحی بوخاری و موسلیمدا لە 6 کتێبەکەدا ئەم فەرمودەیە هاتووە. جێڕەرەوەی فەرمودەکەش یەکێکە لە هاوڵە گەنجەکان کە وەک حەزرەتی ئەبوو هورەیرە خۆی بۆ جێڕانەوەی فەرمودەکانی پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم تەرخان کردووە. یەکێکە لەو هاوڵانەی کە خۆی بۆ پێغەمبەری خودا تەرخان کردووە. بەڵێ حەزرەتی ئەبوو سەعیدی خودری دەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا فەرموویەتی: لا تسبوا أصحابي فوالذي نفسي بيده لو أن أحدكم أنفق مثل أحد ذهبا ما أدرك مد أحدهم ولا نصيفه. واتە وشەی نەشیا و بەرامبەر هاوڵانی من بەکار مەهێنن. سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە ئەگەر یەکێک لە ئێوە هێندەی چێوی ئوحود ئاڵتون ببەخشێت هێشتاش ناتوانێت بگات بەبەخشینی مشتێک یاخود کەمتر لەلایەن هاوڵانی منەوە. ئاخر ئەوان لە سەختترین ڕۆژەکاندا خۆیان کردە خاوەنی ئیسلام و پشتگیریان لێکرد. هەر بۆیەش زوبان درێژکردن لە بەرامبەر هاوڵە بەڕێزەکانەوە کارێکە لە مرۆڤی مسلمان ناوەشێتەوە. ئێمە وەک ئەو مسلمانە داماوانە کە تا دوێنێ بوو لایەنگری کۆمەڵێک مەزهەبی پوچ بوون و ئەم ڕۆژ گوێ قوڵاخی ئەو ڕۆژهەڵات ناسانن کە دوژمنی سەرسەختی ئیسلامن و لە بەرامبەر شەپۆڵی پیشەسازی و تەکنەلۆژی ڕۆژ ئاواوە سەرسام و سەراسیمە بوون و بگرە لە زانستە ئیسلامیەکانیشدا ئەوانیان بۆ خۆیان کردووەتە میحراب. نابین و هەرگیز و شەووتەی نەگونجاو بەرامبەر هاوڵان بەکار ناهێن و پێویستە هەمیشەش خۆمان لەوە بپارێزین. ب ئیمامی تیرمزی و ئەحمەدی کوڕی حەنبەل و ئیبن حەبان لە عەبدوڵای کوڕی مغەفەلەوە ڕیوایەتیان کردووە کە پێغەمبەری خودا فەرموویەتی: الله الله في أصحابي لا تتخذوهم غرضا بعدي فمن أحبهم فبحبي أحبهم ومن أبغضهم فببغضي أبغضهم ومن آذاهم فقد آذاني ومن آذاني فقد آذى الله ومن آذى الله فيوشك أن يأخذه. واتە لەخوا بترسن بەرامبەر هاوڵانی من و وشەی نەشیا و بەرامبەریان بەکار مەهێنن. لە پاشخۆم ئەوان مەکەنە ئامانج. ئەوەی ئەوانی خۆش بوێت ئەوە لەبەر خۆشەویستی من خۆشی ویستون و ئەوەیش ئەوان ببوغزێنێت ئەوە لەبەر بوغز و چینەی بۆ من ئەوانی بوغزاندووە. ئەوەی ئازاری ئەوان بدات ئەوە ئازاری منی داوە. ئەوەی ئازاری منیشی دابێت ئەوە ئازاری پەروەردگاری داوە. ئەوەی ئازاری پەروەردگاریش بدات ئەوە خوای گەورە بە دڵنیاییەوە سزای دەدات. جیم دووبارە ئیمامی موسلیم بۆمان دەجێڕێتەوە: النجوم أمنة للسماء فإذا ذهبت النجوم أتى السماء ما توعد وأنا أمنة لأصحابي فإذا ذهبت أتى أصحابي ما يوعدون وأصحابي أمنة لأمتي فإذا ذهب أصحابي أتى أمتي ما يوعدون. ئەستێرەکان هۆکاری ئاسایش و ئارامی ئاسمانن. واتە ئەوەی ئارامی نێو ئاسمانی دەستەبەر کردووە سیستەم و هاو ئاهەنگ بوونە لە نێوان ئەستێرەکاندا. کاتێک سیستەم و هاو ئاهەنگی نێوان ئەستێرەکان تێک دەچێت ئارامی و ڕێکوپێکی ئاسمانیش دەشێوێت و ئەو مەترسیی بۆ ئاسمان جێی باسە بەدەردەکەوێت. منیش بۆ هاوڵانم سەرچاوەی ئاسایش و دڵنیاییم. تا من لە ژیاندا بم ڕێکوپێکی و هاو ئاهەنگی و ئارامی لە نێوان هاوڵانمدا بەردەوام دەبێت. کاتێک منیش لەم جیهانە دەڕۆم ئەو مەترسیەی جێی باسە بۆ هاوڵانم بەسەریاندا دێت. هاوڵانیشم بۆ ئومەتەکەم بەگشتی سەرچاوەی ئاسایش و دڵنیایین.
کاتێک هاوڵانیشم دەڕۆن شتانێکی زۆر بەسەر ئومەتەکەمدا دێت و دەرگای هەوراز و نشێوی جۆرا و جۆریان بەڕوودا دەکرێتەوە. هەستانی قیامەت بە بڵاوبوونەوەی ئەستێرەکان دەبێت وەک دانەکانی تەسبیح بەم لاولادا. بە هەمان شێوە سەروەریشمان بۆ هاوڵان و هاوڵانیش بۆ ئومەتی ئیسلام بە چەشنی ئیمامەی تەسبیح. پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بۆ پاراستن و هاو ئاهەنگی نێو ئومەتەکەشی کە ئەولیا و ئەسفیا و ئەبرار و مقەڕیبینیان تێدایە هاوڵانی وە پێشچاو خستووە. دال لە فەرمودەیەکی پیرۆزی دیکەدا کە ئیمامی بوخاری و موسلیم و ئیمامەکانی دیکەی 6 کتێبە سەحیحەکەش هێناویانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێت: خير الناس قرني ثم الذين يلونهم ثم الذين يلونهم ثم يتخلف من بعدهم خلف تسبق شهادة أحدهم يمينه ويمينه شهادته. باشترینی ئومەتەکەم ئەو کەسانن کە لەو سەردەمەدا دەژین کە منی تێدام. چاخی ڕۆشنایی و بەختەوەری ئەم چاخی هاوڵانەیە. لە پاشان ئەوانەی لە دوای ئەوان دێت چاخی شوێنکەوتوان، و پاشان ئەوانەی لە دوای ئەوان دێت شوێنکەوتەی شوێنکەوتوان، پاش ئەوانیش نەوەیەکی خراپ دێن کە گەواهیدانیان سوێند خواردنیان تێدەپەڕێنێت و سوێند خواردنیان گەواهیدانیان تێدەپەڕێنێت. پاشان سەردەمی درۆ دێتە پێشەوە، سەردەمی لادان لە بەڵێن کە تێیدا گەواهیدانەکان پێش سوێند و سوێندەکان پێش گەواهیدان دەکەون. چاخی درۆ و سوێندی بە درۆ و گەواهیدان بە درۆ. سەردەمی هاوڵان و شوێنکەوتوان و شوێنکەوتوی شوێنکەوتوان ئەو سەردەمەیە کە درۆی تێدا نادۆزرێتەوە و هەتا بڵێیت لە درۆ پاک و بەریە. پاش شوێنکەوتوی شوێنکەوتوان ئیدی درۆ بە دەرکەوتووە. ئیمامەکانی معتەزیلە، ئیمامەکانی مورجیە، ئیمامەکانی مشەبیهە چەناگەی درۆیان لێ خستووە و ئیدی هەمووان کەوتونەتە درۆکردن. ڕۆژهەڵات ناسەکان درۆ دەڵێن، ئەوانەی درۆ دەدەنە پاڵ هاوڵان و شوێنکەوتوان و شوێنکەوتوی شوێنکەوتوان درۆ دەڵێن و ئەوانەش کە لە زانستدا ڕۆژ ئاوایان کردووەتە میحراب و ئەو داماوانەش کە لە بەرامبەر ڕۆژ ئاوادا سەریان لێ شێواوە و تووشی داخورپان بوون هاوبەشی لەم درۆیەدا دەکەن. کتێبەکانی فەرموودە لە عەبدوڵڵای کوڕی مەسعودەوە، ئەو ئیبن مەسعودەی کە تەبەرانی و ئیبن کەثیر دەڵێن کاتێک حەزرەتی عومەر ئەوی بۆ کوفە نارد با کوفەیەکانی وت: ئەی کوفەیەکان، ئەگەر ئێوەم بەسەر نەفسی خۆمدا هەڵ نەبژاردایە ئەوە ئیبن مەسعودم بۆ نەدەناردن. ئەم وتەیە دەجێڕنەوە: إن الله عز وجل نظر في قلوب العباد فاختار محمدا صلى الله عليه وسلم فبعثه برسالته، ثم نظر في قلوب الناس بعده فاختار له أصحابه فجعلهم أنصار دينه ووزراء نبيه صلى الله عليه وسلم. خوای گەورە تەماشای دڵی بەندەکانی کرد و حەزرەتی محەممەدی هەڵبژارد و وەک پێغەمبەر بۆ بوونەوەرانی نارد. پاشانیش تەماشای دڵی مرۆڤەکانی کرد و کەسانێکی هەڵبژارد کە ببنە هاوڵی کە بتوانن ئومەتی ئەو بن و هەمیشە لە خزمەتی دابن. ئەبوو بەکری هەڵبژارد، عومەر و عوسمان و عەلی و زوبەیر و تەڵحە و عەبدوڕەحمانی کوڕی عەوف و ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاحی هەڵبژارد و ئەوانی کردە هاوکاری لە گەیاندنی ئاینەکەیدا و ئەوانی کردە سەرخەری ئاینەکەی و وەزیرانی پێغەمبەرەکەی. واو، دووبارە لە حیلەی ئیبن نوعەیمدا لە عەبدوڵڵای کوڕی عومەرەوە دەجێڕێتەوە کە دەفەرمێت: من كان مستنا فليستن بمن قد مات أولئك أصحاب محمد صلى الله عليه وسلم كانوا خير هذه الأمة أبرها قلوبا وأعمقها علما وأقلها تكلفا، قوم اختارهم الله لصحبة نبيه صلى الله عليه وسلم ونقل دينه، فتشبهوا بأخلاقهم وطرائفهم، فهم أصحاب محمد صلى الله عليه وسلم كانوا على الهدى المستقيم والله رب الكعبة. چێ دەیەوێت ڕاستەڕێیەکی دەستکەوێت و پێیدا بڕوات
ئەوە باڕی ئەوانە بگرێت کە لەم دنیاە کۆچیان کردووە، چونکە ئەوان هاوڵانی محەممەدی پێغەمبەری خوان صلی الله عليه وسلم. ئەوان باشترینی ئەم ئومەتە بوون. لە نێو ئەم ئومەتەدا دەکرێت مرۆڤی گەورە بێن، ئەولیا و ئەسفیا دەکرێت بێن، بەڵام خێر و باشە و فەزیلەتی ڕەها تەنها پەیوەستە بە هاوڵە بەڕێزەکانەوە. ئەوان لە نێو ئەم ئومەتەدا خاوەنی پاکترین و ڕوونترین دڵ بوون و خاوەنی قوڵترین زانست بوون و لە بەندایەتیەکەیاندا لە هەموو کەس دوورتر بوون لە زۆر لەخۆکردن و ڕوونماییکردن. ئەوان ئەو کەسانن کە خوای گەورە هەڵی بژاردون تا ببنە دۆست بۆ پێغەمبەرەکەی و ببنە گەیەنەری ئاینەکەی بە کەسانی دیکە، هەوڵ بدەن خوڕەوشت و هەڵس و کەوتتان وەک خوڕەوشتی ئەوان بێت و هەڵسان و دانیشتنتان لە هی ئەوان بکات. ئەوان هاوڵانی حەزرەتی محەممەدن، سوێن بەو خوایەی پەروەردگاری کەعبەیە، هاوڵانی پێغەمبەری خوا لەسەر ڕێگەی ڕاست و دروست بوون. هەردوو بارە لە کتێبی حلية الأولياء داهاتووە کە ئیبن مەسعود بە کەسانی سەردەمی خۆی فەرمووە: أنتم أكثر صياما وأكثر صلاة وأكثر اجتهادا من أصحاب رسول الله صلى الله عليه وسلم، وهم كانوا خيرا منكم. قالوا: لم يا أبا عبد الرحمن؟ قال: هم كانوا أزهد في الدنيا وأرغب في الآخرة. دەکرێت ئێوە ڕۆژ و گرتنتان و نوێشکردنتان و هەوڵ و کۆششەکانتان لە هی هاوڵان زیاتر بێت. لەم دیوە تایبەتیانەتاندا دەکرێت پێش هاوڵان بکەون. دەکرێت لە نێوتاندا کەسانێکی وەک مەسروقی کوڕی ئەجدا هەبێت کە هیچ کاتێک نەدەچوە نێو جێگە و هەموو شەوێکی لە بەرامبەر کەعبەوە لە نێو سوزدەدا بەسەر دەبرد. دەکرێت کەسانێکی وەک تاوسی کوڕی قەیسان هەبن کە 40 ساڵ بەدەست نوێژی عیشاوە نوێژی بەیانیان ئەنجام دەدا. دەکرێت کەسانێکی وەک ئەسوەدی کوڕی یەزیدی ئەلنەخاعی هەبێت کە شەو هەتا بەیان لە نێو کەمەربەستەی عەبودیەتدا لە بەرامبەر خوداوە کە زوڵانە دەوەستا. بەڵام هاوڵە بەڕێزەکان لە ئێوە خێردارتر و باشترن، چونکە ئەوان هیچ گرنگیان بە دنیا نەدەدا، واتە ئەگەر تەواوی دنیا لە دەستیان بڕۆیشتایە ئاهێکیان هەڵ نەدەچێشا و ئەگەر تەواوی دنیاشیان بەدەست بهێنایە ئۆ هێچیان نەدەوت. تەواوی هەوڵ و تێکۆشانی ئەوان بۆ دوا ڕۆژ بوو، واتە تەنها و تەنها بۆ دوا ڕۆژ هەوڵیان دەدا.